با لە ڕۆژی جیهانی ڕیشەكێشكردنی توندوتیژی دژی ژنان هەمووان پشت و پەنای ژنانی کوردستان بین. مێژووەڵێ دایکانی کوردستان دایکی شارستانێتی مرۆڤایەتین کە دەیان هەزار ساڵ لەمەوبەر لە دامێنی ئەوان و زنجیرە سیاسەرکێشەکانی کوردستاندا مرۆڤی نوێ و خێزانی نوێ و کۆمەڵگەی نوێیان پەروەردە کردووە و شۆڕشە یەک لە دوایەکەکانی ئەم گەلەیان ژیاندووە و پاراستووە و گەشە پێداوە. دایکانی ئێمە جیاواز لە ژنان و کچانی تری دنیا جەرگسوتاوانی شۆڕشی نیشتیمانی و سوتماچی داگیرکاری و شەڕی ناوخۆ و ئازادراوانی دەرونی و جەستەیی دەستکولتوری چەوت و کۆن و ناڕەسەنن. بەڵام سروشتی ڕەسەنیان وای کردووە کە هەرگیز نادادی و ستەم و جیاکارە جێندەریەکان ڕۆنەچێتە ناو دڵ و دەرونیان و هەرگیز کیژی کوردستان بە پاشکۆیەتی و لاوازی و دەستەمۆکاری ڕەگەزی و کۆمەڵایەتی و کارگێڕی و سیاسیەکان ڕازی نەبووە. یەکێتی نیشتیمانی کوردستان پارتێکی جەماوەری و هەڵقوڵاوی بیر و توانای هەموو چین و توێژەکانی کوردستانە و جێی سەرنجە کە کچان و ژنانی ئەم کوردستانە ڕۆڵی پێشەنگیان هەبووە لە پاراستنی یەکێتی و سەرخستنی خەباتەڕەواکەیدا. پارتە ڕەسەنە سۆشیال دیموکراتەکەی کوردستان یەکێتیەکەی هەواڵ مامجەلال باوەڕی تەواوی بە پاراستنی کچان و ژنان هەیە لە بەرامبەر هەر جۆرە زوڵم و نادادی و دەستدرێژیەکدا. یەکێتیەکەتان بەکردەوە بە ئاگەردونیەکانی پاراستووە و باوەڕی بەڕاماڵینی هەر بربەستێک هەیە کە ڕێ لە یەکسانی ژن و پیاو بگرێت. یەکێتیەکەتان بە بڕیار و لە هەڵبژاردن و کۆنگرەکانی ڕابردووشدا بە یاسا زەمینەی هەموار کردووە بۆ سەرکەوتنی کچان و ژنانی شایستە بۆ پێگە باڵا حیزبیەکان پەروەردەکردنیان و هەمیشە هەوڵی داوە کە کچان و ژنانی خاوەن توانا و باوەڕ و ئیرادە لە پێگەی حکومڕانی باڵەکانی کوردستان و عێراق و دەرەوەیدا ڕابەرایەتی جواتەکەیان بگرنە دەست. سەرباری هەوڵەکانی یەکێتی و ڕێکخراوە لۆکاڵی و جیهانیەکان بۆ ڕیشەكێشكردنی توندوتیژی دژی ژنان وەکردنەوەی دەیان ڕێکخرا و ناوەند و دەستگا بۆ بەرگریکردن لە ژنان، بەڵام ئێمە لە سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە نیگەرانیەوە لە ڕوودا و ئامارانە دەڕوانین کە هەڵکشانی تاوانی دژ بە کەرامەت و پێگە و ماف و ئازادی و ژیانی کچان و ژنانی گەلەکەمان نیشان دەدەن. ئەم نەگرانی ئێمە زادەی کۆدەنجیەکە کە لە ناو ئەنجومەنی سەرکردایەتی و ڕێخستنەکانی یەکێتی و کۆمەڵانی سەربەرزی کوردستاندا کە هەمووان پێکەوە ببینە پارێزەر بۆ کچان و ژنان و ڕێنەدەین دەستدرێژی بکرێتە سەر ژیان و ماف و دەرفەتەکانی بەردەمیان و هەر جۆرە سەرپێچیەک دژ بە ماف و ئازادیەکانیان ڕوبەڕی یاسا و زیندوێتی ڕاگشتی کۆمەڵگە بکەینەوە. لەم ڕۆژەدا ئێمە لێرەین تا هەمومان پێکەوە پشت و پەنای کچ و ژن و دایکە شۆڕژگێڕ و نوێخوازەکانی کوردستان بین. پێکەوە باوک و براو کە سوکار بین بۆ پاراستنیان، بۆ پێشخستنیان، بۆ گەشەدان بە تواناکانیان، بۆ سەرخستنیان بۆ پێگەکانی ڕابەرایەتیکردن. بە درێژایی مێژووی گەلان ژنان و کچانی کوردستان سیمبولی گەلی زیندوو ئازا و ئازاد بوون. دڵنیابن کە ئێمە لە سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تێدەکۆشین ئەو سیمبولە بپارێزین و بەهێزی بکەین.